زۆر کەس کە بە شێوەیەکی جددی تووشی کۆڤید-19 بوون چەند مانگێک دوای جێهێشتنی نەخۆشخانەش هێشتا لەگەڵ کاریگەریەکانی ئەو ڤایرۆسەدا هەرڕوبەڕوون. پابلۆ ئەگیۆلار تەمەن 56 ساڵ لە بارسۆلۆنا یەکێک لەو کەسانە بووە ئەو 3 مانگی لە نەخۆشخانە بەسەر بردووە. مانگێک لەو 3 مانگە لە بەشی ICU بووە. ئەو ئیستا 5 مانگە نەخۆشخانەی بەجێهێشتووە. ڕاستیەکەی من شۆک بووم چونکە وامزانی دەتوانم باشتر ڕێ بکەم. کاریگەرە درێژخانەکان هێشتا ماونەتەوە زۆریشن. ماندوو دەبم. دەترسم بەتەنیا بڕۆمە دەرێ. من سەگێکی بچووکم هەیە. بردنە دەرەوەی ساگەکەم بە پرسیارەتێکی گەورە دەزانم کە ناوێرم بیکەم. ئەگیۆلار بەشێکە لەو کۆمەڵە ڕزگاربووی کۆڤید-19 کە بەشداری بەرنامێکی چاکبوونەوە دەکەن لە نەخۆشخانەیەکی گشتی بارسۆلۆنادا. چالاکیەکان بریتین لە ڕاهێنان بۆ بەهێزکردنی ماسوولکەکان و باشترکردنی هاوسەنگی و فراوانکردنی جەم و جۆڵەکانی لەش. یەکێکی تر لە بەشداربووان یۆڵاڵیا کەنێڵایە، دایکێکی تەمەن 49 ساڵ بە 2 منداڵەوە کە وەک پەرستدارێک لە کاتی چاودێریکردنی نەخۆشەکان لە خەستەخانە تووشی ڤایرۆسەکە دەبێ. ئەو لە نەخۆشخانە نامێنێتەوە بەڵام تووشی هەوکردنی سیەکان بووە و بۆ ماوەی مانگێک لە ماڵەوە لە جێگەدا بووە. لە هاویندا پێیوا بووە کە باشتر بووە بەڵام زوو هەست بە نیشانە نوێکانی نەخۆشیەکە دەکات وەک وەرینی قژەکانی و سڕبوونی دەستەکان و ئازاری ماسوولکەکان. ئەو دەڵێ ڕۆژێکی بەبێ ژانەسەر تێنەپەڕاندووە. بەم دوایانە پزیشکەکان بۆیان دەرکەوت کە سیەکانی بەباشی کار ناکە. بۆیە کاریگەری خستووەتە سەر گورچیلەکانیشی. کاتی چالاکیت کورت دەکاتەوە بۆ 3-4 کاتژمێر لە ڕۆژێکدا. کاتەکانی تر دەبێت لە پشوودا بیت و ڕاکشابیت. کاتی نان خواردن دەبێت بە منداڵەکانت بڵێیت هەرچی خۆتان دەتوانن دروستی بکەن چونکە دایکتان ناتوانێت لە شوێنی خۆی هەستێت. دکتۆر ئەستەر مارکۆ چاودێری پرۆگرامی گەڕانەوەی نەخۆش بۆ دۆخی ئاسایی دەکا کە کەنێڵاشی تێدا بەشدارە. هەروەها ئەویش لە بەهاردا تووشی کۆڤید-19 بووە بەڵام پێچەوانەی نەخۆشەکانی تر بە خێرایی چاک بووەتەوە و ئیستەش گەڕاوەتەوە بۆ سەر کارەکەی. 2 گروپی گەورەی نەخۆشمان هەیە. ئەو نەخۆشانە کە ڕاهێنانیان پێنەکراوە ئەمانە زوو ماندوو دەبن و ئازاری ماسوولکەیان هەیە و تەنانەت ئەو کاتانەش کە لە پشودان هەست دەکەن کە هەناسەیان تەواو نییە. دواتریش گروپێکی تر لە نەخۆشەکان هەن کە کێشەی قودان یان قسەکردنیان هەیە. مارکۆ پێی وایە کە 15 بۆ 20% نەخۆشەکانی کۆڤید-19 کە لە نەخۆشخانە خەوێنراون پێویستیان بە پرۆگرامێکی جددی گەڕانەوەی نەخۆشە بۆ دۆخی ئاسایی. ئیسپانیا بە 1.5 ملیۆن حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆناوە 6مین وڵاتە لە ڕووی بەرزی ڕێژەی توشبوونەوە کە تاوەکو ئیستا تۆمار کرابێ.